بەڵای زان و خۆشەویستانمە لە چاوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین. پێشانگای کتێبی کوردی لە شاری سلێمانی چەند ڕۆژێکە کراوەتەوە و تیایدا کۆمەڵێک کتێبی کوردی کۆمەڵێک کتێبخانەی گەورەی کوردی تێدایە و بەشدارن لەو پێشانگایەدا یەکێک لەو ناوەندانی کە بەشدار بووە بەرهەمەکانی خاڵە و ڕێکخراوی خاڵ تیایدا بەشداری کردو بە کۆمەڵی بەرهەمی ناوازە خوێنەران و دۆستانی کتێب ڕوو لەو پێشانگای دەکەن بە تایبەتی تر ئەو ناوەندەی کە کتێب و بەرهەمەکانی خاڵی تێدا. ئێمە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان سەبارەت بە بەشداریکردنیان سەبارەت بە بەرهەمی داهاتویان لەگەڵ بەڕێز مامۆستا تۆفیق کەریم سەرۆکی ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکارمان لە شاری هەڵەبجە لەگەڵمان دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوا لەبێ. سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە تۆ کاکە دەنێ. سپاس. مامۆستا لەو دەست پێ بکەین گرنگی بەشداریکردنی ناوەندەکانی کتێب و ئەوانەی کە ناوەندی هزری و ڕۆشنبیری چین لە پێشەنگا کتێبەکاندا و تا چەند دەبێتە مایەوەی کە زیاتر بەرهەمەکان بەردیدی خوێنەران دەکەوێت و زیاتر ئاشنا دەبێت بە دۆستانی کتێب. زۆر سپاس کاک دانیێل بۆ میوانداریەکەتان. سەبارەت بە مۆزوعی کتێب و بڵاوکردنەوە و کردنەوەی پێشانگا لەو بارەوە ئەهمیەتی خۆی هەیە و لە ئاستی هەموو عالەمە و لە ئاستی شارەکانی دنیا ئەو وڵاتانی تا زیاتر ڕۆشنبیر بن و زیاتر هۆشیار بن کردنەوەی معرەزی کتێب تایدا زۆر زۆرە. سەبارەت بە وڵاتی ئێمە زۆر جار پێشانگا کراوەتەوە، بەڵام ئێمە ڕاهات بووین لەسەرەوەی دوو پێشانگا هەبیە هەمیشە، پێشانگایەکی نێودەوڵەتی لە هەولێر لە مانگی 4 و پێشانگایەکی نێودەوڵەتی لە سلێمانی لە مانگی 11. ئەوەی هەولێر لەبەر ئەو بارودۆخی لە بینی ئەمریکا و ئێرانە ڕوویدا دوا کەوت، بەڵام لە بری ئەوە نیان کردە پێشانگای نێودەوڵەتی، پێشانگایەکی لۆکاڵیان کردەوە نزیکەی 200 ناوەندی کتێب تایە بەشداریان کرد. لە ڕاستیا ئەوەی کە کرا لە هەولێر لە مانگی 4 هیچی کەمتر نەبوو لە پێشانگای نێودەوڵەتەکە لە ڕووی گرنگی پێدانەوە، لە ڕووی ئیعلام و با بڵێن ڕێکلامەوە و لە ڕووی بەشداری خەڵکەوە و لە ڕووی پاڵپشتی ئیدارەوە لەوێ. بۆیە بیر لەوە کراوە کۆمەڵە لە برادران لە سلێمانی بیریان لەوە کردەوە با هەر پێشانگای نێودەوڵەتیەکان نەبێ، بیریان لەوە کردەوە پێویستەکە لە سلێمانیشە هاوشێوەی هەولێر، چونکە لێرە پایتەختی ڕۆشنبیریە، لێرەش پێشانگایەکی کتێب هەبیە. وازانم چل لە ناوەندی دارونەشر و با بڵێن کتێبخانەکان بەشداریان تێدا کردووە و ئەمە سەبەبی کردنەوەی ئەم پێشانگایە لە ڕاستیە شتێکی زۆر گرنگ و زەرورە و پێویستە و ئەگەر ئەڵێ باسیەکەین دۆخی ئەوەی ئەو دوو ڕۆژە کراوەتەوە چۆنە. زۆر باشە. مامۆستا ناوەندی خاڵ بۆ ئەم پێشەنگایە بە چ بەرهەم و ناونیشانێکەوە بەشداری کردووە؟ لە نیەخان ناوەندی خاڵ نزیکەی 96 بەرهەمی بڵاو کردو تا ئێستا. ئەم 96 کاڵین شەر نییە 96 کتێب بێ، جاری وا هەیە تۆ هاتووی کۆبەرهەمێکت بە یەک کتێب حسێب کردووە، واتە بۆ نمونە کۆبەرهەمی مەسعود محەممەد کە 12 بەرگە و زیاتر لە 32 کتێبە بە یەک بەر حسێبمان کردووە. هەروەها شێخ محەممەدی خاڵ و مەلاجەمیلی ڕۆژبەیانی و مامۆستا هەژار موکریانی و ئەمانە ئەوەی ئێمە تیا بەشداریمان کرد کۆمەڵە کتێبی لە ڕاستیا کتێبی جۆری و هەمە چەشنەیە. جۆری یعنی نەوعێتەکەی و هەمە چەشنە ینی هەم کتێبی بابەتی ئاینی تایە و هەم ئەدەبیە و هەم یادەوەریەکانە و مێژووە و لە هەموو بابەتەکانە. ئەوەی ئێمە ئەم ساڵ لە ماوە کورتا توانیمانە بەشداری بکەین. دوا کتێبمان بریتی بوو لە نامەکانی مەلیک مەحموود کە لەگەڵ ڕێکخراوی CDO مۆزەخانەی مەلیک مەحموودا پێکەوە کۆمان کردووە. زیاتر لە 240 ئەوەنە نامەی شێخ مەحموودی تایە هاتوین نامەکان دەقی نامەکان وەکو خۆی، پاشان تایبکردنی وەکو خۆی، پاشان هێنانی سەر ڕێنووسی ئەمڕۆ و پاشان پێویستی بە پەراوێز و لێکۆڵینەوە هەبووە و پەراوێز و لێکۆڵینمان لەسەر نووسیوە. ئەوە یەکێک لەو بەرهەمە ناوازانەی بەڕێی من وازم تا ئێستا لە ناو کتێبخانەی کوردیا بوونی نەبووە، جگە لە کۆبەرهەمەکان کە هێشتا بەشێکیان هەرماون و تازەن. بۆ نمونە
کۆبەرهەمەکەی مەلا جەمیلی ڕۆژبەیانی و کتێبێکی کە جێگەی شانازیە و چەند ساڵە مامۆسایی گەورە مستەفا سەیمینە پێوە خەریکەتی فەرهەنگی قورئانە ئەو یەکێکە لەو کتێبە نازدارانەی کەواوەکو هاتووە کەلیمات و یانیکو مفرەداتی قورئانە هەموو ینی کۆکرێتەوە مفرەدەکان و لەبەر یەکی قەشەنگە ئەوەیشی کردوە بە دیاری سەرەڕای کۆمەڵی کتێبی ئەدەبی و مێژوویی و عەرزم کردی یادەوەری و ئەوانە هەموویان شتی جوان و ڕێک و پێکن. بەڵێ ماوەسا هاتنی خەڵکی هاوڵاتیان بۆ ئەم جۆرە پێشانگانێت چۆن دەیبینی و تایدا چۆن پێشوازیان کرد لەو بەرهەمانەی کە بە تایبەتی لە ناوەندەکەی ئێوەدا؟ خۆی پێشوازیکردنی هاوڵاتیان بە پێی زانینیانە. ئەمڕۆ جەنابتان ئاگادارن دنیایەکی جەنجاڵ و قەرەباڵخ و ئەوانەیە ئەو شوێنەی کە ئەوێت خەڵک سەردانی بکات و خوات شوێ بکات ئەبێت زەمینە سازی بۆ بکات لە ڕووی ئەعلامیوە ڕاگەیاندن بانکات و کەناڵەکانی ڕاگەیاندنی تیمامێکی زۆری پێ بدەن. مەسئولینی ئەو شوێنە ئیدارەی ئەو شوێنە ئەبێ قەرەباڵخێکی لە دەور دروست کات و بە شێوەیەکی فەرمی بکرێتەوە. ناوەندەکان خۆیان ئەبێ ئیتیمامی زیاتری پێ بدەن. جگە لەوە ئەبێ داشکاندن و ئەو هینانە بکرێت. ئەم ساڵ بەداخەوە هیچ زەمینە سازیە بۆ ئیشە نەکرا بوو. واتە من برادێکم کە زۆر خوێنەوار و ڕۆشنبیرە و بەدوای کتێبە ئاگەڕێ دوو ڕۆژی مابوو هێشتا نەیزانی بوو تی وەڵای مامۆستا من هێشتا ئاگام لێ نییە معرەزەکرێتەوە. بەداخەوە زۆر بەداخەوە ئیدارەی سلێمانی نەیتوانی ئیدارەیەکی ڕێکوپێکی ئەو پیشانگا بدا و نەیتوانی سەرنجی هاوڵاتیان ڕاکێشێ بۆ سەردانی ئەو شوێنەکە فامیلی مۆڵە کردوانتە قاتی سیە. ئەبینی یعنی ئەوەندە ڕیکلامیان دروست نەکردووە کابرا کە یەتە فامیلی مۆڵ بتوانێت یەکسەر ینی سەرنجی ڕاکێشێ و بڕاتە قاتی سەرەوە بۆ لای کتێبەکان. ئەمە هەر لە ناو شوێنەکە لە دەرەوەش گرنگی پێ نەدراوە بەو شێوە. جاران پاسە گیرا بۆی جاران کوبن دروستەکرا بۆ ئەوەی هەر کەسێک کتێبەکرێ ئاسانکاریەکی بۆ بکرێ ئینجاوەکو بەشێ لە یارمەتی وەکو پایتەختی ڕۆشنبیری هاوکاریان نەکرد هیچ لەو شتانە نەکراوە و حتا کەناڵەکانی ڕاگەیاندن هەم پەیج و با بڵێن سۆسیال میدیاوە هەم کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوەوانە گرنگیەک شایستە بێ بەو شوێنیان نەداوە بۆیە تا ئێستا ئەتوانم بڵێم بە شێوەی پێویست ئاوڕی لێ نەدراوەتەوە بە شێوەی پێویست سەردان نەکراوە نەک بۆ ناوەندێکی تایبەت بۆ کۆی ئەو چل ناوەندی کتێبخانە کەەوە گوتیایە بەشداریان کردووە. زۆر بەداخەوە ئێڵێم ئەگەر وەها بێت خەڵک بیری ینی ئێستا کۆمەڵی شوێن کە بەشداریان نەکرد زۆر پیان خۆش بوو کە بەشداریان نەکردووە کە ئەم سارد و سڕێ ئەبینن. ئەوانش بەشداریان کردووە کۆمەڵە بەڕێز لەو دی و لە ڕۆژهەڵات و هاتوون چەند ناوەندێک لە هەولێر و کۆمەڵە ناوەند هاتوون لە حەقیقەتا ئەگەر ئاوا بێ ئەتوانین بڵین پێشانگایەکی سەرکەوتوو نەبووە. زۆر باشە مامۆستا باست لەوە کە لە ڕووی ئامادەکاری و لە ڕووی ڕاگەاندنەوە بە شێوازێکی باش بەڕێوە ناچێت و وەروە ئامادەکاری بۆ نەکراوە. ئەی لە ڕووی ئەوەی کە سەردانی کەران چۆن بووە لە ماوەی ئەم دوو ڕۆژێک کە پێشەنگاکە بوونی هەبووە ئێوە ڕاتان چی بوو لەسەر ئەو کەسانی کە ئاهات لە ناو پێشەنگاکە و وەروەها ڕێژەی سەردانی کەرار چۆ بووە لەو ماوەیەدا؟ ئەو ئاخۆ ئامادە نەکردنە ئەو زەمینە سازی نەکردنە ڕنگدانەوەی تەواوی هەیە بۆ سەر بەشداریکردن و سەردانیکردنی هاوڵاتیان بۆیە بینین فعلەن سەردانیکردنی هاوڵاتانیش بۆی کزە وەکو پێویست نییە. ینی کاتێکیان دیاری کردو بۆ من سعات 11 ئەکرێتەوە. سعات 11 کیە؟ سعات 11 تقریبا پێشی نیوەڕۆی خەڵک لە ماڵەوەیە. ینی ئەوەی یەکە لە کێشەکان دووهەم ئەو ئامادە نەکردنە کابرا هەر نەیشی زانی وە شتەکە هەیە. سێهەم کابرا گەر بزانێ جیاوازیەک نییە لە بینی ئەو پێشانگا و لە بینی کتێبخانەکانی بازاڕە جا بۆچی ناڕاتە کتێبخانەکان بۆچی بێت زەحمەتی خۆی بداتەوەوانە فعلەن هاتوچۆی با بڵێن هاوڵاتیان بە ئەنازەیەکی زۆر بەنی بە ڕێژەیەکی زۆر دابەزیوە بەو شێوەیە نییە کە چاوەڕوان نەکرا سەردانیکردن زۆر زۆر کەمە. ئێمە لە ناوەندی خاڵ هێشتا ڕەنگ بێ یەکێک بین لە باشترین شوێنەکان کە ئاوا سکاڵامەنە شوێنی وایە هەر سەردانی ناکرێ. لەبەرەوە کتێبەکانی ئێمە کۆمەڵە کتێب و بەرهەمی نەوعین و تایە مانوو بووین لە ڕاستیا
تا ئێستا هاتوچۆ و سەردانی هەر هەیە بەڵام شوێنەکانی کەش تاوانەوەی ئێمە ژۆکو پێویست نییە بەڕاستی بە چارەکێکی ئەوەی هەولێر نییە چونکو لە ڕاستە مانگی چوار کە ئەوەی هەولێر کرایەوە خەڵک نێزانی پێشەنگای نێودەوڵەتی نییە ئەوەندە ئاسانکاری و زەمینە سازی و ڕیکلام و لە ڕووی ڕاگەاندنی و لە ڕووی ڕاگەاندنەوە فەکس خراپ بۆ سەری یعنی ڕێگە نەبوو لەو پێشەنگا گەورە هاتوچۆ بکەی ڕۆژانە خەڵکی تازەیان هێنا ڕۆژانە لەسەر ستەیج خەڵکیەک بابەتی پێشکەشە کرد ینی بە شێوەی لە شێوەکان بە ئەنواعی شێوە گرنگی تایبەتی پێدرا بەس لێرە هەموو ئەو گرنگیانە هیچی نییە بەڵێ من ئەڵێم سەردانیکردنی هاوڵاتیانی شتایە زۆر زەعیف و لاواز بەڵام ئەوسا تۆفیق بە گوێرەی ئەزبوونی جەنابتان بارودۆخی خەڵکی لە بوونی قەیراندا لە بوونی درس و دڵڕاوکێ لە بوونی بێموچەیی بە جۆرە جۆرەکان بێئومێدی بێهیوایی ئەیبینی کە لە وڵاتی ئەمەدا ئێستا بوونی هەیە کاریگەریە خاتە سەر خوێندنەوەی کتێب کاریگەری خاتە سەرەوەی کە بەشداریکردن لە پێشانگاکان و زیاتر هەوڵدان بۆ کتێب خوێندنەوە و ینی بە دڵ و دەروونێکی مرتاحەوە بە مێشکێکی مرتاحەوە پەنابەرێتەوەی کە زیاتر هەوڵدا کتێب بخوێنێتەوە گرنگی پێ بدات هەستەکەی ئەمە بەوەی ئەو دۆخی کە تیایداین پاشەکشەی کردووە وڵی ئەو دۆخی بێگومان هەموو قەیرانێکە ڕوو لە وڵاتە کات پێشی هەمووشی ڕنگ بێ خوێندن و خوێندنەوە بگرێتەوە چونکو هەمیشە خوێندنەوە ئەوانە تۆزی مێشکێکی سافی ئەوێت و ئەوێت وکۆڵێ جۆرێ لە دڵنیایی و جۆرێ لە حەوانەوە هەبێ لای تۆ اینجاوەکو حەزت لە خوێندنەوەیە بێگومان نەبوونی موچە دواکەوتنی موچە بێگومان حتا گەرماکە بێگومان ئەوانە کاریگەریان هەیە بەڵام بیرە نەچێ ئەم با بڵێن قەیرانی موچە و کەمی داهاتی خەڵکە خۆهی ئەو ڕۆودوێنێ نییە پاریشە بوو پێراریشە بووە و پێشتریشە بووە و بەڵام بەم وەزع ڕووی نەداوە هەر لە کاتی کردنەوەی پێشانگای کتێبە لە سلێمانی لە هەڵەبجە لە هەورامان بڵین پێشانگای فیسڤاڵی هەنجیر کرا لەخوا بەزابی ئەبینین زۆر قەرە باڵقە و خەڵکێکی زۆر هاتوچۆیە کات و خۆشتان نەزانن هەنجیر ینی هینەکە یەکسەر کابرا بەکاری هێنی و ئەی خۆ ینی ئەوە نییە بڵێ هەنجیر شتێکە بمێنێتەوە وانە کابرا کیلۆیە 2 کیلۆ 3 کیلۆکرێ بە سعرێکی زۆر گرانیش ینی باشترین کتێب و گرانترین کتێب ڕەنگە پارەی 2 کیلۆ هەنجیر نییە ئەی بۆچی بۆ با بڵێن فیستیڤاڵی هەنجیر ئەو قەیرانە ئەو تەسیری نەبووە کەواتە من ناڵێم قەیران تەسیری نییە بێگومان ئەگەر موچە لە وەختی خۆیان بدرایە بێگومان ئەگەر خەڵک باخەڵی پڕ بواە هاتوچەی بوو ئەوێ زیاتر بوو بەڵام ئاماژەکانی دیکە پێمان ئەڵێن جگە لە قەیرانی موچە و جگە لە قەیرانی با بڵێن ئەم گەرما و ئەو بێزاریەی خەڵک و حاڵەتی دەرونی خەڵکی ئیهمالی و کەم تەرخەمێکی گەورەش لە ئیدارەی سلێمانیا هەیە بەڕاستی زۆر باشە مامۆستا ئێوە وەکو ناوەندی خاڵ هیچ ئۆفەر و داشکاندێکتان بۆ خوێنەران و هەروەها سەردانیکەران هەیە ئێمە ئەم ساڵ بە حسابکردن بۆ باخەڵی خەڵک و بۆ ئەو قەیرانە ئابووری ڕووی کردوتە وڵات ئێمە لە پێشەنگای ئەم ساڵە زیاتر لە هەموو ساڵانی پێشوو با بڵین داشکاندنمان کردو و ئۆڤەرمان خسۆتە بەردەمی خوێنەرانی بەڕێز ینی ئێمە جاران کتێبێکی ینی لە معرەزی با بڵین هەولێرە ئێمە زانیارینامەی پارێزگای هەڵەبجەمان بە 55 و 6,000 ئەفرۆشت ئێستا کردومانە بە 45,000 نوە بەرگە نزیکی 5,000 ئەوەنە لاپەڕەیە یعنی سعرێکی زۆر سەیری بەشێک لە بەرەمەکانمان لە 150 داشکاندووە بەشێکیان لە 140 دامان شکاندووە ئەم کتێبانەی کە باسم کردی ئەوەی مەلیک مەحموود لە کاتێکا کە لە ڕاستیان 15,000 زیاتری تێچووە ئێمە ئەعلامان کردو دێن بە 8,000 ڕەنگە لەو خاتریشی ئەگەر بزانین کەسێ بوجە و الحاصل وەزعی باش نیە لەو خاتریشی پێ بفرۆشین کتێبێکی وەکو کۆبەرهەمی شەمحەمەوی خاڵ کە یەکێکە لە کۆبەرهەمە گەورەکان و 32 کتێب لە خۆیەگرێ سعرەکەمان داناوە بە 35,000 دینار مەبەستمەوەی بڵێم بەڵێ ئێمە
ئۆڤەر و داشکانی زۆر باشمان کردووە و بێگومان ئەگەر جوڵەیەکی شەبێ لە ناوەندەکە ئێمە سەبەبێکی ئەو هەرزانی و جۆری کتێبەکانە ئەو دوو نقطە لای ئێمە گرنگ بووە یەکێکیان هەڵدەین نووسینێک کە نەوعی بێ نووسینێک کە لە شوێنی کە نەبێ ئەوانە بهێنین بۆ پێشانگا دووهەمیش لە ڕاستیا لە ڕووی نرخەوە دا ئەوەی بتوانین داشکانێکی زۆری بۆکەین بە حسابکردن بۆ باخەڵ و بودجەی خوێنەر بەڵێ ماوەسە تۆفێ پێم خۆشە باز لە ئەم بەرهەمەتان بکەن کە نامەکانی مەلیک مەحموودە ئەمە چۆنچۆنیە لە ڕابردوودا زۆر کتێب و زۆر نووسین ئەنجام دراوە سەبارەت بە مەلیک مەحموود بەڵامەوە دەستان بۆ بابەتێکی گرنگتر کرد کە ئەو نامانە پەرشوبڵاو بوون بایەخێکی گرنگی مێژویان هەیە چۆن ئیشتان لەسەرەوە کرد پێم خۆشە کەمێک باسی بکەیت سەبارەت بە ئەم دوهەمین بەرهەمتان بەسەر ئێمە لەگەڵ ڕێکخراوی CDO وتیان ئێمە خەریکی مۆزەخانەی مەلیک مەحموودین ئەگەر بتوانین بە یەکەوە نامەکانی شێخ حازرکەین بۆ کاتیکردنەوەی مۆزەخانەکە ئێمە چوینە ژێر باری کارەکە و هەنگاومان نا کەچی ئەزانین لە برای بەڕێزمان دکتۆر هێمن مەلاکەریم بەرزنجی لەگەڵ برای خۆشەویستی مامۆستا عومەر مەلاکەریم بەرزنجی پێکەوە ساڵانێکە خەریکی ئەم کتێبن نامەیەکی زۆریان کۆ کردوێتەوە نامەیەکی زۆریان تەرتیب کردووەوانە کە ئیشەکەمان قسە بەردەمیان ڕاستەخۆ دەستخۆشیان کردوتیان قوربان ئێمە ئامادەین بۆ یەک بوو بە ئیشێکی هاوبەشی بینی ئێمە لەگەڵ CDO مۆزەخانە جگە لە مامۆستا هێمنیش فعلەن مامۆستا هێمن و مامۆستا عومەری برای ڕۆشتین پرسمان بە بنەماڵەی بەڕێزی مەلیک مەحموود کرد ئەوانی زۆر دەستخۆشیان لێ کردین بەم شێوە بوو بە ئیشێکی هاوبەش لە ماوەی تقریبەن ساڵێکە ئێمە توانیمان ئەو نامانە تەسنیف بکەین ینی پۆلیانیان بکەین ڕێکیان خەین کۆپی نامەکە بە کۆپی ئەسڵی نامەکە جگە لەوە نووسینەوەی وەکو خۆی ینی بەتایی وەکو خۆی بینوسینەوەکە کاتی خۆی بەو ئیملا و ڕێنووسەی جاران نووسراوە بێژگە لەوە ڕێنووسەکەی ئەمڕۆ بخێنە سەر ڕێنووسی ئەمڕۆ و هەندێکی پێویستی بە پەراوێز هەیە هەندێکی پێویستی بە معلومات هەیە بڵێن ئەمە بۆ کێ نووسیوە چۆن نووسراوە یان ئەم نامەی بۆ هاتووە یان ئەم مۆزوع باسی چیەکایە لە شوێنێکە نووسراوە بێژگە لەوە پێشەکێکی دوور و درێژی لەسەر نووسراوە دەربارەی نامە چییە جۆرەکانی نامە کامانن اینجا نامەکانی شێخ مەحموود و ئەهمیەتی ژیاننامەی شێخ خۆی چییە و ئەم نامانە کاریگەری چییە لەسەر سەر لە نوێنووسینەوەی ژیاننامەی مەلیک مەحموود چون خۆتان نەزانن نامە ڕنگدانەوەیکی ڕاستەقینەی مێژووە ینی ئەو کەسی مێژوو بنووسێتەوە بێ ئاگای لەو بەرهەمی ئەو کەسە بێ ئەو کەسایەتیە بێ کە ئەوێ لەسەری بنووسێ ئێمە بەو شێوە لە ماوەی ساڵێکە وازام زیاتر لە 600 و ئەوەنە لاپەڕەیە هاتین 243 نامەی مەلیک مەحموود تەنها کوردیەکانمان کۆ کردەوە جگە لە چەند دانەیەکی تورکی و عەرەبی نەبێ هەمووی کوردیە ئەو نامانن کە بۆی هاتووە یا خۆی نردوێتی زۆربیان ئەوەی نێراوەکانە هەندێکشان هاتووەکانە ئێمە ناڵێن سەرجەم نامەکانە چونکو شێخ لە حیاتی خۆیان نامەی زۆری بەم لەولا نردووە بەڵام هەموو ئەوانەی چنگمان کەوتووە کۆمان کردوێتەوە و لەویا هیلمان کردووە با بڵێن کۆمان کردوێتەوە چاپمان کردووە ئومێ دەکەین بتوانین لە بەرگێکی تریشە ئەگەر بەتایبەتی کاتێک کە ئەڕۆین بۆ شوێنەکانی تر کتێبخانەی وڵاتان قۆنسڵیەکان با بڵێن سەفارەتی وڵاتان ئەرشیفی وڵاتان ئەوەی بیستومانە لە هەندێک شوێن دەستمان کەوتووە کۆمەڵێ نامەی ئینگلیزی و فەرەنسی و فارسی و عەرەبی کەیشی هەیە بەڵکو خوایە بتوانین لە ماوەیەکی کەمە ئەوانی کەش ئینشاڵڵا کۆکەینەوە بەڵێ مامۆستا تۆفیق زانین ناوەندی خاڵ جگەل لە چاپەمەنی و هەروە ئەو کتێبانێکی خاتە بەردەم خوێنەرانی کۆمەڵێک چالاکی دیکەی هەیە هەر لە سیمینار و وەروەها کۆڕی فکری و پانێڵ ئایا چالاکیەکانی ئەم ماوەی ڕابردووتان چی بووە و گرنگترینیان چی بوونەوە بۆ داهاتوش و ڕۆژانی ڕابردوو چالاکیەکتان هەیە ڕۆژانی داهاتوو ببوورە دەست خۆش زۆر سواس ئێمە دووسێ جۆر چالاکیمان هەیە بێژگە لە با بڵێن دروستکردنی تیم وە ساکردنەوەی ئەو کتێبانە بۆ کۆبەرهەمەکان هەر بۆ ئاگاداری جەنابیشتان
ئەخیر کتێب کە ئێستا بەدەستمانەوەیە بریتە لە کۆبەرهەمەکەی ڕەفیق حلمی و لە ئەخیرایە و ئینشاءڵڵا ومێ دەکەین لەم هەفتا بینێرین بۆ چاپخانە ئەگەر پێویستی کرد دوایی تەوزیحیە دەینێ بەڵام سەبارەت بە چالاکیەکانی کە ئێمە مانگانە لە ئۆفیسی سەرەکی خۆمان لە سلێمانی چالاکیەکی نەوعی ئەەکەین یەکێک لە پسپۆڕانی بوارێک بانگەکەین 20 کەس زیاتر لە 30 کەسێک بانگەکەین بۆ ئەوەی مناقەشەی بابەتێک بکەین جا بابەتەکە سیاسی بێ ڕۆشنبیری بێ ئەدەبی بێ ئەوە یەکێکە بێ لە ئەوە چالاکیەکی هەمیشەیمانە چالاکی دووهەمیش گروپی خوێندنەوەمان هەیە بەردەوام ئێمە هەموو 15 شەوجارێ کۆمەڵی قوتابی باش لە زانکۆ و ئامادەیەکان هەن کتێبیان ئەدەینێ و هەموو 15 شەوجارێک کتێبەکان پێ گۆڕین و تاقییانەکەین و بزانین چی ئیسفادەیەکیان لە کتێبەکە کردو و تەقریر و راپۆرتیان پێ نووسین چالاکی سیهەم ئەو کتێبانی کە چاپیەکەین پێشی ئەوەی بڵاویکەینەوە با بڵێین ناساندنێکی بۆ ئەەکەین بۆ نمونە ڕۆژی چوارشەمەی پێشوو ئێمە بەشداری سەدان لە نووسەر و ڕۆشنبیر و سیاسی و کەسایەتی کۆمەڵایەتی لە CDO گەورەترین ناساندنمان کرد بۆ ئەم کتێبەی مەلیک مەحموود نهاتین هەر ئاوا بیخێنە بازارەوە بەڵکو خەڵکێکی زۆرمان کۆ کردەوە و ناساندمان واتە ئێمە جگە لە کتێب بوو با بڵێین ڕێخستنی بەرنامە بۆیان ئیشمان ئەوە ئەبێت کەواوەکو کۆمەڵی ئەو لەو چالاکیانە بکەین لە کۆڕ و لە سیمینار و لە با بڵێن دەورەی کتێب خوێندنەوە بەڵێ ماوەستا تۆفیان بکەمە دوا پرسیار بۆ داهاتووتر ئینشاڵڵا پلانتان چییە چه بەرەمێکی دیکە ئینشاڵڵا ئیشی لەسەر دەکەن من ئێسەوەی مامۆستا ڕەفیق حلمیم عەرز کردی کۆتاییمان پێهێناوە لە مەساتی ئەخێری ماوە سەیرێکی بکەین و ئینشاءڵڵا بینێرین بۆ چاپخانە یەکێکە بێ لە شاکارەکان بە یارمەتی خوای گەورە بەڵام ئەوەی ئێستا بەدەستمانەوەی لە دوای مامۆستا ڕەفیق حلمی ئێمە مامۆسایەکی ڕۆشنبیر و خوێنەوارێکی جوان و لاوێکی چست و چالاکمان هەبوو بە ناوی مامۆسای زۆربەمانە یەکێک لەوانە مامۆسای خۆم بووە مامۆستا سەیفەدین ئەحمەد مامۆستا سەیفەدین بامۆکی یەکێک بوو لە نووسەرە ڕۆشنبیرەکان کە لە سەردەمی بەعسا کۆمەڵە کتێبی زۆر جوانی نووسی دواییش بەشە لە کتێبەکانی چاپکران بەڵام بەشێکیان چاپ نەکراون ئێستا مامۆستا سەیفەدین ڕەحمەتی خوای لێبێ شەهید بوو ئێستا لەگەڵ بنەماڵە بەڕێزەکەیانە بەڕێز مامۆستا دڵشاد کوڕی جەنابی مامۆستا و بەڕێز مامۆستا مەلا معتەسەم برازای مامۆستا سەیفەدین معتەسەم عەتا پێکەوە بە گەرمی قۆڵمان لێ هەڵکردووە و خەریکی کۆکردنەوەی سەرجەم بەرهەمەکانی مامۆستا سەیفەدینین ئومێد دەکەین بە یەکێ لە ئیشە زۆر جوانەکانمان و بەشێک بێت لە وەفا بەرامبەری ئەو پیاوە بەڕێزە و لێرەشەوە داواکەین هەر بەڕێزێک نووسینێک یان یادگاریە نامەیەکی مامۆستا سەیفەدینی لایە ڕەحمەتی خوای لێبێ بۆمان بنێرێ بۆ ئەوەی ئێمە کە کۆبەرهەم کۆکەینەوە هەموو شتەکانی کۆکەینەوە ئەوە با بڵێن ئیشێکی کەمانە بەو ئومێدەی لە ساڵی 2026 ئەویش تاواکەین یەکێک لە ئیشەکانمان کە ئەویشیان زۆر جێگەی شانازیە کتێبێکی دووسێبەرگیە 1500 لاپەڕەیە لەگەڵ جەنابی مامۆستا عومەر نیزامی ڕێکەوتوین ژیانی بەشی زۆری زانایانی سەردەمی مەبەستم مامۆستایانی ئاینی ئەم سەردەمەی کۆ کردوێتەوە کتێبێکی گەورەی قەبارە گەورەیە 2 بۆ 3 بەرگە 1500 و ئەوەندە لاپەڕەیە ئەویش لە دیزاینین و ئومێد دەکەین لە ماوەیەکی کەما بەرەو چاپخانەی ببین خوا یار بێ ئێمە ئێستا با بڵێن مژدەی ئەو سێ بەرهەمادەین و خوا یار بێ لە داهاتووە بەرهەمی زیاتریش پێشکەشەکەی ئینشاڵڵا لەشتان ساغ بێ مادوو نەبن جێدەستان دیارە و ئێمە و هەموو کورتپێویستە شانازی بە ئێوە بکاتوە بە بەردەوامی ماندوو دەبن لە ئامادەکردنی و بەرهەمانە کتێبەکان زۆ سوپاس دەکەین بەڕێز مامۆستا تۆفیقکەریم سەرۆکی ڕێکخراوی خاڵ بۆ حزب ڕۆشنبیری لە هەڵەبجە و لەگەڵمان نابووی سپاس بۆ ئەوەی کە دەرفەتت بێمە بەخشی